سڵاو ڕێز و خۆشەویستیم وەسلام عەلەیک هاوڕێیانی زۆر خۆشەویستم زۆر بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ بۆ پارتێکی نوێ یاری هۆرایزن فۆربیدن وێست ئەو یاری کە بەرەبەر عاشقی دەبم لە بەرەوەی چیرۆکی یەکجار ناوازێت هاوڕێم نەدەکرد ئەو چیرۆکە خەیاڵی زانستی نازدارەی لێ دەربچیم بەڕاستی یاریشی نایابە بەڕاستی خۆشە و زۆر سپاسی پشتگیریەکانتان دەکەم دەزانم سەرەتای ڤیدیۆیەکان ڤیدیۆکی زۆری نییە بەڵام هیوادارم سەبسەبر ئێوەی خۆشەویستیش سەیری بکەن و زۆر گرینگە ئەو ژمارەکەمە ئێوە سەیری دەکەن کا دەکەم دگمە لایک دابگرن بۆ پشتگیریکردنە زنجیرەکە وەکو بەڵێندا پاوی زنجیرەکە لە چناڵی یوتیوبی ژیر بڵاو دەکەینەوە لە ئەڵلقەکان ڕابردوو تقریبان چیرۆکی بە تەواوەتی تێگەیشت نزانیمان ئێستا مەسەلە چییە پێویستە چەندین پارچەی جیاواز دەبوو گایە کۆکەینەوە تاوەکو گایە زیندوو بکەینەوە بە تەواوەتی و کۆنتڕۆلی تەواوی زەوی بکە بەشێکی زەویمان کۆنتڕۆل کردووە لە ڕێگەی ئامێرە کە بە گایەماندایە گایە و کووتمان ئەو هۆشە کۆمپیوتەریەیە کەوا دەکە کەشوهەوای زەوی لەو شێوازە ببینێتەوە نەخۆشی شت بڵاو نەبتەوە تاوەکو هەموو شتەکان بە سەوزایی ببینێتەوە یاخود بە زیندوی ببینێتەوە کۆمپیوتەرێکی هەیدیس هەبوو کە دەویست شتەکانە ناو بە هەیدیسمانە نابرد بەڵام ئێستا شتێکی دیکە هەیە چیرۆکێکی دیکە هەیە کە هێشتا بە تەواوەتی حاڵی نەبوونی لێ ئەوی سترێنجەرەکانە ئەو کەسە ئاساییەکان ئەوانەی کە لەسەر زەوی نینە بەڵکوان کاتی خۆی لە ڕێگەی کەشتێکەوە بەناوی ئۆدسی گەشتیان کردی لە بۆ هەسارەیەکی دیکە لەو هەسارەیەوە سیگنەڵێکیان ناردە بۆ سەر زەوی نازانمەجە چیان دەوێت دایانەوێت زەوی لە ناو بند دایانەوێت ئەیلۆی لە ناو بند چیرۆکیوان بەتەواوی تێنەگەیشتنی بەڵام دەزانین کەوا سیگناڵەکە کە لە سەرەتای یاریەکە هاتووە لەلایەن ئەو جەماعەتی هاتێک کە لە کەشتی ئۆدسی سەفەریان کردیان ئۆکێ ئاڕێنی خۆشەویستم ئێستا دەی بچینە شوێنێک تاوەکو ئیثەری کۆکەینەوە ئیثەر چیە یەک لەو پارچانەی کە گایە پێویستی پێ یەکەچیان بە ناوی ئیثەرە یەکەچیشیان بە ناوی دمیتەرە ئەوی دیکەش پێم وابی نازانین جارێ یان ئەوتە لێرەیە ئەوەشیان پۆسایدنە سێ زۆر ینی تقریبا سێ مەرحەلەی سەرەکیمان مایە لە یاریەکەی وە کۆتایی پێدێ ئێستا حالیان با بچین ئیثەری کۆکەینەوە با جارێ بانجی ئەسپەکەی خۆمان بکەین بۆ ناتوانم بانجیکەم پێویستە کرافیکەم calls override item could not be override ناتوانم بانجیکەم بۆ ناتوانم من بانجی ئەسپەکەی خۆم بکەم calls over written mount on your location ناتوانم کرافتی کەم زان مشکلەکەی من چییە بۆ ناتوانم کرافتی کەم شتم نمایە چییە ئۆکەی غەڵەتمدا دەگرت بۆ دەبی یەکجار داگری ئەمن زۆردا دەگرت ئەوکەی دالێ بەر دەکەم بە هەندێک ئێرۆژ دروستکەین ئۆکەی let's go ئەسپەکەم ئەسپ نییە بەخۆی هەزم نامێنە ئەسپەکەم نازانم چ پێ دەڵێن کاریاکەم نازانم ئۆکەی let's go پێویستە بەو شێوازە دابڕێن بوو لایە ئەو داوای لێبردن دەکەم زۆر داوای لێبردن دەکەم مەقسەدم نییە ئیزعاستان بکەم ئەوشتانە هەندێک داریژەکە خۆمان بین یەکجاری چکە ئێستا تیرکانم تازە خەریکی شەڕێکی زۆر پیس بووم لەگەڵ مەزمع ئاژەڵێکی پێشەوەی دەست بە ڕیکۆردی بکەم دەمیزدۆن لەو لۆکیشنی دەست بە ڕیکۆردی بکەم جێرەشان دەکشتی لێبوو ئەوڕان داوای لێبرد دەکەم ڤیدیۆ ڕابردوو تۆزێک لاژی هەبوو هۆکارەکەی ئەوە بووکەوە ئامێرە نوێیەکەی کڕیتم کە ڤیدیۆکان کواڵیتەکان دەکاتە 4K نەمزانی بە تەواوەتی سێتە بیکەم تاوەکو لە ئینتەرنێت تۆزێک ڕسێرچی زیاترم کرد بۆ بەجاکە کارت شاشەکەی کۆمپیوتەرەکەم زۆر بەقوت نیە تاوەکو 4K تۆمار بکات بۆیان ڕاستە دەتوانین بە 4K ڕیکۆرد بکەین بەڵام لاک دەکەم تمان کردیان ئەو ڤیدیۆم بکردە 2K بە کواڵەتی 2K کە زۆر فەرقینە بە 4K بەڵام هەڵ دەدەم گرافی کارتێکی بەقوتریش بکڕم کۆمپیوتەرەکەمان بە تەواوەتی بەهێز بکەین ئەو کاتی ئاسانتر دەتوانین بە 4K ڤیدیۆ تۆمار بکەم بۆ خۆ بەڵام ێستاش کواڵەتەکەی هەر بەرزە تا 1000 بەرزترە مهم ئەوەش مەبەستەکەی ئێمەیە کە دەمانێت لە 1000 بەرزتر بین ئۆکەی نازانم لۆ ناتوانم بێرەدا بڕۆم بۆ شوێنانە ئۆکەی هەویگۆ پارتەکان تۆزێک درێژ دەبن کاژمێر و ئەوانە دەبن سعات بەر سەر و سعادەی دەبی هۆکارەکەشی بۆی دەگەرێت تو هاوڕێیانی خۆشەویستم کەوە چیرۆکەکە بەڕاستی دەمێت لە هەر پارتی چیرۆکێکی تاوتان پێ بڵێن با لێرە سەیڤێکی بکەین ئەو سەیڤانە زۆر میهمە بیانکەی لەبەرەوەی ئەگەر کێشەیەکت هەبیان ڤیدیۆیەکەم ئاگرەکەش دەبتەوە ڤیدیۆیەکەم کراش بکە ڕیکۆرد ڕاوەستی توانم لەو سەیڤانەوە دەست پێ بکەم ئەمە هەڵە دەڕۆم دەزانی زۆر بە هەڵە دەڕۆم زۆر یەک ساعتە بە هەڵە دەڕۆم
دەبیستین سێ ئێرانە اوکی باو دەڕێن ئێستا پێرێنێ okay there we go باو دەڕۆم دی بۆ لای دابڕێن باشە باو لایە ئەو تێە مەچکەکەیە اوكي او هاتني ناو منطقي تناكفي Tanakh rebels. A lot of them. Whatever they're doing, it can't be good. دەبی بتانم بە ناکونیان دابڕم چکان ڕقیان لەم دەبتۆ دەبی بیکەمە برادری خۆم خۆی ئەوە مشنەکەیە خۆی ئیثەر لە کنەوانە ئامێری ئیثەر لە کنەوانە دەبی کۆی کەمەوە واو منطقەکەیان چەند جوانە This is it. If I want to figure out what's going on here, I need to find whoever's in charge. Finish that machine! داوا لێبرن دەکەم What? دەبگرە دەزانین چیە دەمتانی I think لێرە دەربازم بی نێمە ناو شەڕەکەیان نامێ لەگەیان بە شەڕ بێن دەمێ نامێ بیان کوژن چکۆسە دەبنە برادرم oh no revive کام مەچینەکەی منیان کوژ زانی زۆر عیبە لە بۆیان اوكي بابڕێن دا لێبرن دەکەم مەقسەد نەبوو شەڕدان لەگەر بکەمەوە شتانە اوكي there we go دا لێبرن دەکەم مەقسەد نییە لێتان دەم بەخۆی نام ئۆ یەکەم زەرافەکان بین ئەوانە وەکو ساید مشنە دەتوانی کۆنترۆڵیان بکەی بەڵام بۆ ڤیدیۆیەکی دیکەین ئینشاءالله یەکەم دانیان کۆنترۆڵ دەکەین جاوە گرتنیان زۆر زەحمەتە وەکو تاوەرەکە بەسەریان کەوی ئۆکەی نێزیک بووینەوە ڕێکی لێرە دەبینە ماوڕێنی خۆشەویستم ئەوە چێ دەکەتە بم پێم دەیکوژم نازانم چێ مەسەلە ئەوەش هاتین I'm getting close to Aether's location. I said it would be easy واو and physical ئەو یاریە processing. جا ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبی لەلام دەزانی زۆر نازدار بوو ئێستا هەر زۆر نازدارە بەڕاست An ancient ruin. Turned into a Tanakh stronghold. وەرە با تو چاکەمەوە Be برام inside. Poking around's not going to be easy with Tanakh's warriors everywhere. ئەوڕێیان چەند جوانە بەجددی ئەو یاریە قەشەنگە یعنی تێناگەم زۆر کەس لە ئۆنلاین دەڵێن ئەوە یاریەکی خراپە یان یاریەکی جوان نییە یعنی کو دڵت دێم بەو جوانی بڵێ جوان نییە پلەیستیشن دووبارە ئیشی خۆی کرد بەڕاستی ئۆکەی ئاچی قسەیان لەگەڵ کە دەڵێ بچینە ژوورەوە Many more soldiers killed since. And Regala's army, Regala's forces may seem strong now, but her machines took out my entire squad. remember the ئەوە vision. مشکلیان هەیە لەگەڵ ڕگاڵای ڕگاڵە ڕەشپێستەکەی لە پارتی دووەم بوو یا سێم بوو پێم وە ببینیمان کە شەڕێکی گەوری لەگەڵەمە کرد They didn't falter. And neither will we. Blood of the Ten. You've بەڵا come to کۆتاییدا تۆ us. هاتێ لای ئێمە You know who I am? دەزانی من چیم؟ The warrior with hair like wildfire who defeated دەڵێ ئەو Regala's جەنگاوەرەی کە champion پرتی Fairlight. وەکو ئاگرە چۆن نازانم چێ وەروەها ڕگاڵای جەماعەتەکەی ڕگاڵی لە ناو برد و نازانمە تو چێ I am Decca, من ناوم champion دێکایە of the Lowland clan. دەرێ من لە I come to کڵانی speak with Chief لەوڵانیمە Not هاتی قسە لەگەڵ چیف کلارە بکەین There's
There's something I بەڵێ need here. نەخێر بەزە من هاتیمە شتێکی بەرزبینم لێرە Come. هەرچی دەوێ سەرۆکەمان دەتوانانی بۆ Is that دابین one of the بکە visions you were talking about? دەڵەوەی کە لەو نیگەیانێکە The ڤیژنانێکە ئەتو records باس of the دەکرد 10. ئەوە I can ئامێرێکی show you ئەلکترۆنیە them, if you like. On the way to the chief. All right, let's go see Chief Akaro. درێ با بچین سەرۆکمان بینی باشترە At the far end of the grove. Come. درێ لە ژوورەوەیە Be welcome among the records of the 10. بەڵێ وەرە ژوورەوە بۆ بخیراتنی گەورەت دەکەم ئەوانە ناوەچیان هەیە بە ناوی ڕێکارد ئۆف دە 10 ڕێکارد ئۆف دە 10 ئەوە ڕێکارد ئۆف دە 10ە It's glitched. It's incomplete. درێوە گڵیچی کردی تاو نییە گەی با ئەستم شایکی کوێستەکانمان بکەین ئۆکەی تاوە نامێ ساید میشنە چی پێش میشنی چی دەرە چی بکەم بە غەڵەت نەکەین The 10 were dedicated soldiers, working together as a squad and sharing in their duty. And when the time came for battle, they took to the skies and leaped to glory. All Tanakh seek to follow their example. For the chief, it was one of the few things the clans had in common. ئۆکەی تێگەیشتم ئۆکەی دەڵێ ئەوە چییە هەمشە کاتی خۆی هەم مرۆڤایەتی پێشەوەی دنیاهای بەسەر بێدرێ مرۆڤایەتی ئەوانە کاتێکە لێرە بووینە چەند مرۆڤک بووینە بە ناوی دە سۆڵجەر یان خود دە سەرباز لەو منتیقەیە During their بووینە war, the 10 climbed sheer rock, braving blinding snow and wind. They stopped at nothing to protect their own. You make them ئەو دە sound سەربازە لەو invincible. منتیقەیە بووینە و ڕیکۆردی ڤیددیۆی خۆیان لەو شوێنێ بەجێ هێشتە جا کاتێکی زۆری بەسەرداچوە ئێستاوانە وا دەزانن کە ئەوانە وەکو خوددا شتن لە منتیقەی ماوەن تەنیا یادگاریەکانیان مایە تەنیا ڤیددیۆیەکانیان مایە سە ئەو خەڵکی ئەو منتیقەی کە لێرە دەژین ئەوانە بە کللتور و بە چۆن دەڵێ بە ڕابردی خۆیان دەزان دەڵێمە لەو دە سەربازە بەهێزەی ڕەچەڵەکەمان ئەو دە سەربازە بەهێزەیە وە لایەن گرینگە بەڵام نارزان تەنیا ڤیددیۆیەکە یان شێ زۆم هین نییە What's this one about? The 10 waged war against their enemy in the desert heat, a land too harsh for any to survive. But against all odds, they prevailed. باسییانێک سەربازی دیکە دەکرد لە دارستانەکان دارستانەکانی ئەو Passed through منتیقەی their territory on the way here. دارستانەکانی ئەو منتیقەی چوینە ژوورێ They sound a شەڕیان little کردیان extreme. بڵە تۆزێک بە کەسی تون دەچن سەربازی بۆیش ئەو کڵانە The chief is یاخود ئەو کڵانە یاخود ئەو قەبیلەیە تۆزێک توندن لە بۆ شەڕ لەبەرەوەی دایمەن ڤیددیۆی ئەو دە سەربازەیان بینیوە کە لەو شوێنە ژیاون ئەو دە سەربازی کاتی خۆی پێشەوەی جیهان وای بەسەر بێ ئەوانە بەڕەسەڵەتی خۆیان دەزانن بۆیەش بۆ شێوازە سەیری شتەکان دەکەن کە توند بن کە شەڕاوی بن شەڕانجێز بن ئۆکەی چاوەڕێی چیفینە سەرۆکیان زای سەرۆکیان چییە تاوەکو ئیتەرمان بداتێ ئەو ئامری کە گایە پێویستی پێیتی تاوەکو کۆنترۆلی ئەو ناوچێژ بکارێ نەگەڕێ ڤایرۆسەکە لەو ناوچێژ بڵاو بکەوە Underneath the throne. ئۆکەی دەڵێ ئامێرەکە لە ژێر ئەو تەختی پاشاییەیە ئیتەر لە ژێرەوەیە I will see you soon, Outlander. ئێستا زوو دەتبینم ئاوداندەر ئەو کابرایە کە لە شەڕەکەی بوو راکۆ ئەو چیفەکەیتیانەوە سەرۆکەیتیان Regala's forces outside Barren Light واو زۆر جوانە and defeated our champion Grutta ئەزوی کەمە فەمنێڵ باشە in single combat. دەڵێ من سەرسام بە تو کە لە یەک شەڕ بە تەنیا I met Fashav there too. جەماعەتی ڕیگالات بەزان ڕیگاڵات دیارە یەک کە لە بەهێزترین سەربازەکانی ئەو Man of honor. تناک His death is a painful loss among many. We will not soon recover from the massacre of our marshals. واو زۆر جوان But if you are here to pledge your service, that could help. دڵێ ئەمە زۆر کەیفمان بە تو نایە بەزەکە بتێ ئەمە یارمەتی دەیم I پێویستە am تو not خزمەتی here to ئێمە fight بکەین for you. من نەهاتم تاوەکو شەڕ بۆ I تۆ need بکەم دڵێ something in that basement. دەڵێ Something من that will شتێکم save دەوێت لە you ژێر lives to زەمینەکە some هەیە credit. شتێک کە It's not جیهان something دەپارێزی you وە can ژیانی see, ئێوەش is دەپارێزی I there? have seen it.
من بینیومە دەڵێ منیش بینیومە شتێک تۆ باسی You دەکەی have named your price. Now دەڵێ I سعری خۆت باس کرد ئێستا هەمیش سعری خۆم If دەڵێن my تاوە marshal's کۆشتت دەمێ dead, I need your spear. دەڵێ کاتێککە مارشڵەکانە مردینەوە تە سەربازەکانە مردوونە Help me من defeat پێویستیم بە my تۆیە تاوەکو enemies, شەڕم بۆ and I بکەین will grant you access to the chamber below. دەڵێ یارمەتیم دە دژمنەکان ناو بڵ ئەمنیش پێت دەڵێ I am not a hired killer. دەڵێ I'm here to ئێڵش دەڵێ save نەخێر lives من more than you can count. I count the corpses of marshals slain. I count hundreds more Tanakh whose lives hang in the balance. I will fight for them. I will kill anyone who threatens the peace, and you دەڵێ شەڕم لە بۆ will بکە too, if you لەگە want. دژمنەکانم The door ئەمیش to the ئیفەرت chamber دەدەمێ ئەین below. جیازەکەت دەدەمێ کێشەم نییە So by that logic, what's stopping me from killing you right now? And taking Well, what I need to save everyone? درێگەوا بیر دەکەوە ئەدی ئێستاگاتوم ئەتوی بکوژم و بچم جیازەکەش بم ئەو کاتت پێ You دەکرێت could try. ڕە دەتوانی هەوڵ You بدەیت might even succeed. لەوانەیە سەرکەوتوش بی Either way, you must fight. بە هەر ڕێگایەک بی بەڵام پێویستە تۆ شەڕ My بکەی way might hold off Regala and ئا the وەکو باسم کرد scholarship. ئەوانە حەزیانە شەڕیە دەبی شەڕی بکەن هەموو شتێک بە شەڕ دەکنەوان What do you شەڕ need? کلتورە ئاینە I need more لەکنەوانە marshals to keep the tribe together. دەڵێ من پێویستم بە زۆر سەربازی Such هەیە ماشڵەت warriors سەرباز can only be تاوەکو promoted هەموو قەبیلەکان هەموو at a کلانەکان trial by combat called the cool route. I've sent out a call تاکۆمیان for کۆنتترۆل بکەم competition. دڵێ But زۆرە since Regala زۆران بازێک seeks هەیە to undermine me, دەبی she is certain to attack it. ببیتەوە She'll want to kill ڕگاڵاش me دەیەوێت in بێتە front of شوێنی the من simple هەموو هێزێکی خۆی flames. بەکاردێنێت دژی من So what, you ڕگاڵا want me to be ژنە your ڕۆژ bodyguard? پێستەکەی کە زۆر حەز دەکەم بیبین من زۆر سەرنجاڵ چێژ بشێ و شێوەش لەسەر ئەکتێکی سینەمای هۆلیوود دروست کرێ But there is more. دەرێت تۆ دەبی کلوروتە چیە دەبی ئەوی ببەزێنی One of the clans had balked at sending their contestants. You must go north and force Tekote, the commander of the Sky Clan, to submit and send his best. Force him to submit. Do whatever is necessary. I can't hold the ئێستامان دەبی cool چ بکەین between تاکو ئەو the شەڕ clans' ڕوو بدەم contendants. ئەو شەڕەش لە بۆ خاتی ئەوەیەکەوە ئەو کلانە ئەو قەبیلەیە ببنە ڕقەمیەک و دەسەڵاتی بەسەر هەموو ناوچەکەدا بشێ دەی بچینە کلانێکی لای کلانەکەی بەرامبەریان پێیان بڵێن باشترین سەربازی خۆتان بنێرن تاوەکو ئێمە شەڕی لەگەڵ بکەین There, and he will guide لە you بۆ to the خاتری Sky ئەو Clan جەماعەتەی stronghold. جەماعەتی هەکی If you ڕۆی have any questions about your Akaro. mission, now is Akaro. the time. I'll do what you want and go north to دەڵێ deal with هەرچی دەوێ من Dakota. دەیکەم وەرەچم لە But you دەچ better not منتقی forget about our تەکۆتی deal. You will have بەڵام what was لاوی promised if you succeed. دیڵەکەی خۆت لە بیرکەی کە ئەگەر ئەم بردمەوە پێویستە She ئەو شتان will پێ arm بدەیت کە you من for the دەمەوێت road ahead. دەڵێ بڕۆچیت پێویستە بڕۆن جایندا زاینەوە چیە؟ درە لەگە دێکای قسەی بکە کات دێکا چیەوە چ وەر ئاری مس دێکە یا مس دێکە نازانم مس یا مس Come, let us speak. Hikaru said you have something for me? دەڵێ A هێکارە weapon گوتی to aid your mission. شتێک لەکنە You'll need it for the long road to Stonecrest. Many machines prowl along the way, and our Well, scouts that's okay, legal have khud sighted bata the dagi Valley's ushwini. rebels in the area. Machines and ئەو rebels. یارمەتی دەدا Nothing I haven't faced before. Indeed. Head north towards the foothills. Ascend its slopes until your legs burn and the Bakur. chill air catches in your chest. Then you'll know you're in the Sky Clan's domain. ئەڵ کاتێکە هەناسەت تەنگ بوو ئەو کاتی دەزانی کەوا چیۆمەتیقی سکایکلان سکایکلان واتە ئەو شوێنێکی ئەمە پێویستە بچین پێیان بڵێن کە بێن شەڕمان لەگەڵ بکەن تاوەکۆ قەبیلەی بکەین ڕقم یەک لەو ناوچەیە I better meet up with Marshal Catallo at Stonecrest. It'll be faster if I ride a machine. طبعا کەدی بچینە ئێرانە کۆتایی ماپەکەی تەقریبا ئەجە با من لێرە سەیڤ چی بکەم وەبی بە فاست تراڤڵ بگەڕێنەوەی کوانە ئەوم دەڕێن نەڕۆین ئۆکەی پێویستە بە ئەمە بە چ بڕۆین
نامێت تووشی یەک شەڕی بم لەو ڕێگایی مانێت چیرۆکی ببڕین بەس منتیقەیەکی زۆر زۆر جوانە یعنی چۆن دڵی شەلالە جوانە هاوڕێیان لوک پێویستە یەک ڕسمی فۆتۆ مۆد لێرە بگرم بەڕاستی وێنەیەکی جوان با بگرین لەگەی ئێڵۆی زۆر جوانە منتیقەیە Okay, here we go. Let's go. وانا دوی على فيسبوك ويان لا تويتري عادة او انا بوست لكم على تويتري فولوم كمان نايس فريق جيري زمان تقي شاخاوية بيس الرقا ورجي بيس نيك ولا كيك واو وزدي بەرامبەر جوانی ئەو یاری هیچ سەمنێ هەموو شوێنێک ئەو یاری زۆر بە جوان دروست کرا هەر هەموو شوێنەکە گرنگیان بە هەموو شوێنێکدایە بەڕاستی What the hell is this? Okay. نەخۆشەکە گەیشتە ئێرەش Okay. It's getting steeper. Air's getting cold. Should be getting close to Stonecrest. دەڵێ هەناسەم قڕز دەبی شوێنێکی بەفریە زیاترەوە هەلو بۆنی برای عەزیزم شوێنە بەفریەکە گوتیەکە شوێنەکە بەفری بوو کاتە سکای کڵان ئەوانە تۆزێک لە شوێنەکەیان بەرزە لە ئاسمان لە بەرزش بیۆ لە ئاسمان شوێنەکە تۆزێک ئەوە دەبین هەم سار دەبی و هەم پستانی هەوار زۆر دەبی هەناسە تۆزە قڕز دەبی ئەو گەیشتین نەو بەرنەبیەوە ڕێگای ڕئیسی نامدایە پێویستە بێمەوە ئێرانە نابی لەوانەدا وەرم تاقەت شەڕم نییە نازانم چێ دەم ئەوە نازم لەگەڵ دەست بە شەڕیش دێنێتە لێیاندا اوكي سیف السلام عليكم تونا حوالتان باشن. Not one more step. The Tanath don't suffer outlanders in the clanlands. I was given right of passage by Marshal Fashav. I'm not here to fight. اوكي دڵێ نێ پێش ئەویش دەرێ اوكي ئەمن ڕێپێدان لەلایەن مارشال فتاحی وەرگرتی نازانم فتاح Her life is not ours to take. You may enter, but mind our ways. You will be watched.
اوكي دڵێ ئەتو جەماعەتی ڕیگالات کوشتی ئەو زەمانە منطقی ڕیگاڵە یاخود نەنازانم. This must be Stonecrest. Catallo should be waiting for me. But Stonecrest, maybe I should okay, look I'm around on- first. منطقی ستۆنکرێستیە. بزانین دەبی کەسێکی لێرە ببینیم بە ناوی دەڵێ ئەو ئابراز داین ئاوتفوتی نوێ دروستکەین ئاوتفیت. بەس ئەپگرێدمان نایە. داینەوەی بەرزکەینەوە. ئەوەش بەرزکەین یەک جاری. اوكي here we go. داینێتان هیچ بکڕین. عندك لو انا بكره. You can make yourself stand Thank out you. for that. Is that the from the EIC? Coming true. Then I've something to The show. snow brought the chill. There's Catallo. What's he looking at? اوش قلت الله. This valley is infested with Regalla's rebels. The scouts from the village tell us that they've been moving machines through here for days. او زعمتي اوكي وانا زعمت رجالاني نزاني. Others they herd along and some they even strip for parts. Especially cannons. The path ahead will not be easy. We should get going. اوكي دڵێ چەندین ڕۆژە زەماتی ڕیگاڵە مەچینەکان لێر لەگە خۆیان دەبن. Not so fast. ڕێگریان I'm لێگەین. gonna need a little more than that. So, what's the plan? The bulwark is to the southwest. So undoubtedly we'll have to cross paths with Regalla's troops along the way. We'll either have to fight our way through or find a way to sneak past unnoticed. دڵیان دەبی شەڕ بکەین بەرامبەریان یانیش بەخوا شاردان بەناوێندا بڕێن. اوكي سو مشكلة گەورەکەمان جەماعەتی ڕیگاڵایە. دای مشکلی وان چییە بالضبط تێناگەم بالضبط مشکلەکەی وان چییە باز بزانین چییە. On me. I just want to talk. How would you convince Dakota to send his challengers? I wouldn't. Come on. Tanath respect a blade and the strength of a fighter who wields it. No good as anyone who lacks that. Well, lucky for us, we're both good fighters, but let's hope it won't come to that. So this whole valley is the Sky Clan's territory? Yes. The clan has defended it for generations. اوكي دڵێ کۆنا Against who? ئەندین ساڵە The other The land. Tanath clans, uh, even the Karja, long ago. لەن سکایکلانەوە خاوەنداریەوە شوێنی دەکرێت. یان دەوترێت سکای ئاسمان. Rebels ahead. How did you know I'd We'll agree to raid help that Carl? machine. Gut them. Or sneak around. I will follow. دایم من حەزم نییە شەڕی بکەم بەس دەمە بێ شەڕیش بکەم. دایم بێ ئەوکەیت هەندێک شوێنیان بەبێش چۆڵ دەڕێن بزانین چ دەبی. خۆش شەڕ.
Right target. Bömrä. Good. Osman kurs. Onwards to the bulwark. Let's go. منطقة بافري زۆر خۆشە بەڕاستی. Those rebels were gathering machine parts, maybe to make more overrides. And Takote won't do anything? Why would he, when he has the bulwark? I grew up behind the wall. It's easy to have a false sense of safety there. دەڵێ جەماعەتی ڕیگاڵای ئەو مەچینانە دەستکاری دەکەن بە کەیف خۆیان کۆ تا ئێستانگۆ هیچتان نەکردیان. هیچ دەڵێ دەبەرەوەی مەنتیقەی خۆمان نامانێت ڕست دەین لێ. ڕاستین. مشکلێکوانەیە؟ باید سکانیام کەم ئیشەکەی ئاسانتر دەکەم لە پێش چاوم زر نەبن. I knew it! Take them out! Honor is everything! Szkлекамовий shield mnie, shield. Okej, stamy dalej. Ora bram. Push. Gdzie? I'm not dead yet! They're done. Now let's go. Okay, let's go. ما بين مرحلة دور ديش ده بده بده ناوچەکە تۆزێک دوورە و ئەوە چێ لێرەیە هەموو شوێنەکە شەڕە. Back at Stonecrest, you said the rebels have been moving through here for days. The bulwark. Okay, منطقەی By the time bulwark. Takote realizes he's outmatched, this entire valley might be overrun. If not for the sake of the rest of the clan, I would welcome that day. To see his pride ruined. Okay, well... Așa nu bas pe cine dați. Here it is. The bulwark. Let me know when you are ready, and I will announce us. حاضرم من يلا. بانجانكا. او بانكردنا كيتيان. واو ناوچەی دەژین ئەو بۆڵوارکانە. جەماعەتی بۆڵوارک. You there! هاتوو لێرە. A marshal requests audience with your clan commander. I didn't know there were any marshals left. دەمە لەگەڵ ماشڵەکە قسەی بکەم. To the mountain, where the wings of the Ten shall find us. All right, Marshal. I'll send the lift for you. Okay. اوكي ئەوەش حە جەماعەتی خۆمانە بەڵام پێویستیان بە کۆدێکی بۆ بە قسەکردنێت تاوەکو بناسێنەوە. گوتی
ئاڵسەندە ئەوە گوتی شتێکی گۆر نازەم زە تێنەگەیشتم کۆدێکی خۆیان بوو بەکاری هینە تاوەکو لە ڕێگەیانەوە بەسەریان بێخیان قسانەکە بکەن ئەوە درێت قم بە لێو شتە دەدا تەقیان When we meet with Tekote, I'll do the talking. بەڵێ کاتە کە تێکۆستێمان بینی ئەمە قسەی دەکەم تێمەکە یانی توش مشکلێمان مەکە واو چەند جوان دیاریشت Back again. گەڕامەوە So دەڵێ this was home. دەڵێ ئەوە ماڵی A تۆ بوو long time ago. ماوەیەکی زۆر پێشێستەوە ماڵی من بوو Come on. وەرە Not bad. Sleeping for us. جوان زۆر تو بڕۆ ئێستا من دێم سندوقی خۆمان بوو سندوقەکە دەگەڕێت یعنی لە هەر جێکی سندوقی ببینی نتان شیاکانی خۆتی لەسەر بە من دەرێن ئاوتلاندەر ئەوە بزانین ئاوتفیتی پێ بکڕین دەچی جوانم دەوێ خۆم جوانترە ناشەیەکانیشمان نییە پێویستی بە چییە؟ ویل ماو سرکلەیتر ویل ماو سرکلەیتەرتان هەیە جارەبارەتان بکە Okay. Well, this is a warm welcome. An outlander and a maimed marshal. A spectacle. Reminds me of where I grew والله up. خەڵکی منتیقینی ئەم نیش لێو جێ دەرکرێمە لێ ها بە ساز They سوری shut پێشوازیمان me لێ when دەکەن they stopped and stared. Right now. We're here for Tekote. Let us in. دەڵێ من دەمێت لەگە تکۆتێ قسەی بکەم پێیان بڵێ لێم گەڕێبچین ژووری کاتی کۆتێ تیکۆتێ ئەوش تیکۆتەیە ئەوەی دەکە لە خۆی دامەی دەکەم ئەوش گۆشت دەخوا برسیت The Sky Clan's mighty son returns. Bless the Ten. Your chief بەڵێ has کوڕەکەمان demanded گەڕایەوە immediate بەخێر dispatch بێ of all challengers to the cool route. We're here to make sure yours haven't gotten lost on their way to the grove. I see. بەڵێ پێویستمان بە باشترین کەس دە تاوەکو شەڕێکمانەوە Gala must ئەنجامدا have dealt our chief a mighty blow. If he's sending you two as messengers. This one defeated Regala's champion, Grutta, at the embassy. دەڵێ ئەوە یەک لە She fought باشترین honorably. باشترین I had ئەوەی the sense to ڕگاڵە لە bar ناو our برد soldiers لە from ئەمبیسیەکەی that لە embassy. کاتی قوسڵخانەکەی Just as I have the sense now to keep our challengers here. If they must fight, then they will fight here, defending our walls. وەڵام کەست کە نانێرنە بۆ شەڕێ ئەگەر شەڕی بکەین لێرە شەڕی دەکەین لە بۆ پاراستنی ناوچەکەی خۆمانەوە Not from the machines Regala controls. دەڵێ ئەو They're دیوارانە already at your doorstep. ناتوانانی بتان پارێزی لەو مەچینانەی کە ڕێگاڵا ئێستا کۆنتترۆلیان دەگا پێویستە بێن لەگەڵمان And شەڕمان what do you لەگەڵ know ئەنی of لەگەڵ the بکەن battles بۆ that the bulwark has withstood? بینێ The blood shed upon stone. I know it wasn't meant to be used as a coward's shield. دەڵێ پێویست ناکە بترسی پێویستە بێکەوە شەڕەکە ئەنجام دەین ترسنۆک مەبە You were a great warrior once, لە کاتی خۆیە تو سەربازێکی مەزم بووی but that was then. بەڵام ئەو پێشتر بوو You tell Hikaru. بە هەکارۆی برێ Respect. بە هەموو ڕێزمەوە We will keep our challengers here for as ئێمە long as سەربازەکانمان we لێر are دەهێڵنەوە safe behind the bulwark. تا ئەو کاتەی کە ئەمە لە پشتی و دیوارانەوە سەلامەت دەبین
اوكي سو انا ناتن بو I شرما told لقب you, Woods are useless with his kind. We're gonna have to kill him. It won't be easy with all his men above. Are you even listening? ولا باو كابرا بكوجين For as long as we are safe behind the bulwark, he said. اوكي هانگوتی ئەتا ئەو دیوارانە سەلامەت بن ئەمە لە پشتی دیوارەکان دەبینێنەوە بەڵام ئەگە دیوارەکەی بڕوخێنین لەوانەیە بترسێن بێنە دەرێ Why? So بزانین go to the bottom of the bulwark لە بڕۆ Snow crunch under my boots. That wall might not be as strong as Dakota thinks it is. I need to get down to the basement and check it out. پێم وابی ئێڵۆی بەتەمای دیوارانە یەکەجیان بڕوخێنی Come, trade. An outlander. Never a good sign. خوارێ Beaten already, Outlander. Oh, just you wait. Okay. I need to get a little distance from the wall in order to scan it properly. درێڤڕێک بچینەوە پاش لێ ڕاستکانی دیوارەکان بکەین دەبێ و دیوارانە بشتێنین پێم وابی دەی بیشتێنین Just what I thought. There's something metal in there. Oh, that rock is interfering with the scan. I need to get closer. But how? I might be able to climb up on the left side of the wall, near that waterfall. دەرێ دەی بەسە دیوارەکەی بکەین بەنیشتی تاوگەکەی خۆش تاوگەکەی Where's this water coming from? ئاوە دەبی لە چێ بێ Go. The water's flowing into the wall. Towards a hollow, maybe. Looks like a good way to plant them. Now, better scan that tank again. Power core. I'll bet if I blew it up. جهازش باور كور يعني أمريكا هزو زي هي. Can't do anything else here. Better go find Catalo. سلام كوتالو كينو. بيبلين كوا جهازش وايليا. أنا يرمتي ما مدا. جواركي بشين. The guard said you've been scurrying around the wall like a rat. والله صار. Name of the 10 have you been up to? He said he wouldn't send his challengers. أصلا كان ضلنا ديوار بتساو ديوار كيدا قرأي. Don't remind me. So. والله أوان ضلنا أما هلا بشتو ديواران دبين هذا ديوار كان سلامة دبين. والله ما قد ديوار كي بروخين أوان دين أخواري ويارمتي ما عندنا لو شرق جوري كان بتماما زامي بدم. I'm serious. من There's بزديمة. something from the old world stuck in there, and it has a والله power اشتا cell. شي جهاني قديمة لنا أو I could blow it ديوارنا هي. up if I just penetrate the first layer of rock and metal. Even if what you're saying is true, it would take a cannon to do that. You're right. And you said the rebels were stripping them off machines back in the valley. Come on. No. اوكي ضل I'm not بيست ما getting dragged بقوم further أوي into this بكانن يا madness. أوي بدنا Picaro ordered طب هاوي you جشيا to help me. You gonna defy him like that arrogant shit? والله up there? لا جماعتي الريبلا كان لكنيان هي لما كنا كان دروستيان كردي بسين بينين That was an unkind comparison. عزيز دابتين كان نشبياكي The rebels might have made camp northeast of here. And then what? The two of us go up against all of them? Pretty
Pretty much, yeah. Oh, you may lack sense. You don't lack courage. So, back there, with Decima, it seemed like there's bad blood between you two. والله تفكر تركيان داري مشكلتها. If we can get through this plan of yours, I'll help you with that. Well, it looks like the rebels just got a lot more firepower. كده الريفلا كان بقوتر بينا زمان ترجالينا واو نلاقي دبي أوي هاك كاميان أوي بكوجان واو فيلة لد أوي ماشينين You wanted your cannon, and that thing has him. This won't be easy to take down, especially with this. I'll handle the big guy. You focus on the others. طب هاجي كيتو هي I'll follow you in. والله بابسي Maybe I should see if there's anything I can use to take that thing down. My focus can help. Load up, squad! Machine's heavy Soon weapon. we march! That could be useful. The Sky Clan will fall! Frost ammo would work. اوكي او توب هاجي اللي كان پیدا کنم اوكي هو كمان كوش بس Bleed, Outlander! That was a bad hit! Lost the Outlander. Got them all. So, كي قنبلة كيبين يعني توب هاجي كيبين قنبلة I'm not looking forward to hauling this all the way to the bulwark. دولة بتني بمن ناجي تعود سري يار مديم ده بس شو تستكتيه I may be maimed, but I've still got a strong back. والله أنا من قولك منية والله هر شتى بهيز ماي after you. Hey, you fought well back there. I don't think they survived. But killing the rebels and the machine, it was good to take the fight to them for once. You really think this thing will do the job? والله بدوي أشتا إيش كمان نزام ده big woman because it's Aloy man she's genius Just she's as smart good as it looks. بدي بالليل الرابع كاريبين كابن ده وين ده بزحمة انزل لكو Here it is. But you don't just need a cannon. You need a miracle. لا تبغى توب هاي جاكيت نار تبغى يصير معجزة الشة Go on. Okay. Gotta blast away some rocks. So it's working! It's exploding.
This isn't gonna work. Well, isn't this impressive? Galera, Two children playing siege. دەڵێ دوو منداڵ I hope they هاتینە haven't گەمەی hurt the دەکەن Bulwark's feelings. Come now, هاتینە ئەزتمان stop دە embarrassing yourselves and leave this poor mountain alone. وازە This is your چیایی last بینم chance, Takote. You can still answer Hikaru's call. This is your last chance. You have it back. Leave this place, Savage, now, and take this cripple with you. بڵێ ئەو ئەمە دامەژەکە خۆت بە لێرە بەجێ بینی وازێ بینی ئەوە دیوارەکەمان ڕوخاند چەند بە ئاسانی Done. Can't hide behind the wall anymore, Takote. Now you ناتوانیت have کە to خۆت لە join پشت Hikaru. ناتوانێت خۆت لە پشت دیوارەکی بشاریەوە Never. We will هەرگیز rebuild it ئەیشەن دروستی دەکەینەوە immediately. You هەر are ئێستا not safe. تۆ The پارێزراو نی bulwark couldn't protect you from a single cannon. دەڵێ دیوارە لە ترسی یەک تۆپ هاوێژی تۆی نەپاراست The only pathway to safety is to unite against Regala with your chief. دەڵێ تاکە ڕێگا بۆ ئەوەی سەلامەت بی لەگەڵ سەرۆکەی While the خۆت clan remains safe behind the bulwark. ببیە یەک لاو لە دژی ڕیباڵای شەڕی Send بکەین them now. بیان نێرە Unless خوارێ your word means nothing. بڵێ بیان نێرە گەرنا قسەکانی تو هیچ مانایەک نادە یعنی تۆ سەرۆک نمان بیان I نێرە didn't hear you. Send the challengers. I look forward to seeing the Sky Clan's colors in the arena. ئۆکێ ئەو کڵانانە هەمووی پارچە پارچەنە هەمیان لە خزمەتی یەک سەرۆکنێک چیفینە Nicely done, Marshal. کە بدایەت یاریێک قسەمان لەگەڵی کرد ئەو پێویستە شەڕێکی گەورە لە دژی ڕێبڵەکان ئەنجام بدەین But that's better than living apart from the tribe, as pawns in Takote's foolish schemes. If you want to check up on them, talk to Jera, the chaplain of the clan. If anyone needs help up there, she'll know. Yeah, maybe I will. I'll take درە تایم چ قسەیان لەگەڵ بکەیت داناگە هەر پێویستیان باش دەچێ بوو بەڵام ژەتمەوە لای هەکاڕۆی Good. دەچمە لای جەماعەتی کوڕوتی زەم ئاوانش کۆ بکەینەوە میان کۆ دەکەنەوە بێ کۆشەڕی شەڕە گەورەکەی ئەنجامدا لەوێن دەش پێویستە مۆعجزە چیە مۆعجزەی ڕقەمێکمان ئەنجامدا دای مۆعجزەکەی پێویستی بە چیە Maybe I should go Okay. up there, see if everyone's all right, and find this chaplain, Guerrilla. Might also be a good idea to resupply before I head back out. ئەو جارە دەی بچینە ئێرانە ئەو با بۆ پارتێکی دیکە بیاوڕێیان تقریبان بە یەک دوو پارتی ئەو مەرحەلێ بەگشتی گەورەیە تەواو دەکەین ئینشاڵڵە چیرۆکە شتێک گەیشتینەوە تام چێژ لە یاریەکە وەردەگرن تا ڤیدیۆ چی دیکە بەخوای گەورتان ئەسپێرم و دەتانە